لیمۆجان باشی؟ تۆ چۆنی سعدیگیان؟ لیمۆجان بۆ خودای زۆر غەریبی دەکەم زۆر حەز دەکەم بێمەلات بەڵام شتێک نییە دەمەوێت پێتی بڵێم. شتی چی؟ ئەوە دوونی داوەنامەکم لۆ هاتیە لە فستیڤاڵێکی گەورە لە دووبەی ئەو دەبی بچە. فستیڤاڵ لە دووبەی؟ سعدی لێو تێک نەچۆ تەلەفۆن بۆ هەنار بکە من لیمۆ بەزانی؟ چەند سەعبەت لیمۆ ئەو دنیای چی لێ هاتیە کەس باوەڕی بە کەس نەمایە ئەتووە دەزانم فێڵی دەکەم. خۆی کوشمێڵە بگری کاکە دام. کاکە تۆ باش تۆ کاکە خۆت دەزانی ئەوە چەند خۆش دەویست هەوچی برایان بوون. ئەمە ساڵح ئەی ڕەحمە لەو قەبرت کاکە ساڵح. کاکە ڕەشید گیان سعدی لە چییە؟ کورە وەڵی سعدی لەوەتی ئەم برای مردووە وان سەری لێشێواوە بۆ خۆی زانێ لەکوێ تا من بزانم لەکوێیە. ئەو دەچێت لە ئەوێ پرسیاری دەکە. نابی نازانم تعزیە برات بێ لێرە نەبی. عەلەیکوم السلام. سەلام. الفاتحة. السعدي والله نازانم لێرە نییە. خۆزە دەمانێت سعدی لە چییە؟ هەیەتیەت بە لە مەکەن. بەسە سعدی تخوا بۆ تۆ من بە هەنار تێگەشتووی زۆر سەهوی من باوەڕە پێ بکەم تۆ بڕۆی بۆ دووبەی بۆ فستیڤاڵ چیە شتێک لەژێر سەرایە بیکەیت و دەری نابڕی وەنیا؟ نابیستووە ئەوە ئەو دەنگی گریانە چییە؟ لیمۆ ئارامە دەگرێ. ئارامی چی و دەنگی پیاوێکی زر و زەبەلاحەوە ئارامی چی؟ نەشم تێک چووە ئەوە سەدفە نییە ئەو جیرانەمان کاگەکرم ئەمری خوای کردیەوە دەنجوێ لە بۆمە دێتن ئەوە پیاوە چ هەم باش بە لیمۆ لۆت باز بکەم مانجی ڕەمەزانان سی سەر گۆلکی سەردەبڕی فەقیر و فوقەڕایە هەمیشە لەبیر بۆ هەمیشە تێری دەکردن باوەڕ بکە کابرایە بەسە سعدی بەسە بیبڕنەوە ناچی بۆ دووبەی و تەواو. لیمۆجان ئەوە تەلەفۆن من بۆ هات تەلەفۆن لە دووبەی تەلەفۆنە لۆ کردم دوای تەلەفۆن لۆ دەکەمەوە. بەسەری ئێستا چ وە میێوان ئەوە هاتم. خودای خستەوە بۆ خوای ئەو پیاوە شتێکی لەژێر سەرایە یانەوە تا ئەیوە ژنێکم بەسەرا بێنێت بێوە بیکا بە 3 ماڵ و 1 سعدی بەس نایەڵم بەسەرتەوە بچێ. دایکە کاکارە دەوەرن نان خواردن بووە لێرە حازر بوون. دای چی و دەنگەدەنەوە چی و هاتوو هاوارە؟ چی دەوێت؟ گیان قەوماوە. بسم الله چی بووە؟ چی بووە؟ سعدی ئەیوە ژنم بەسەرا بێنێ.